ساکسازی دارێمی کوردستان لە 2 ساڵی ڕابردوو هەوڵی بۆ دراوە چ لە سەرۆکاتی هەرێم چ لە سەرۆکاتی حکوومەت، بەڵام خۆتان دەزانن هەنگاوەکان بە خاوی و لەسەر خۆ تێپەڕیون. دەستەی دەستپاشی هەر لە سەرەتاوە کۆمەڵێک پێشنیاری جددی و بەردەوامی هەبووە بۆ ئەوە وەکو دەستگایکی چاودێری هەردەم پاڵپشتینەوە کردووە کە هەرێمی کوردستان سیستەمی داری و کارجێڕی خۆی ڕێک بخاتەوە بە شێوەیە کە حکوومەت بتوانێت کاراتر ئەرک و چاڵەچەکانی خۆی وەکو ئامرازێک بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەنجام بدات. بە تاکید ئێمە لێرەشا جارشکە پێمان خۆشە و داواش دەکەینەوە کە ساڵی 2010 ساڵی ئەنجامدانی چاکسایی ڕژەیی بێ لە کوردستان چووکە ڕێگەگرتن لە سەرجەم قەیرانەکان لە هەرێمی کوردستان تەنها بە یەک ڕێگای دەست پێ دەکات ڕێگای ئەنجامدانی چاکسازیەکی گشتیە و بە تاکیدەوەشدا سەرجەم دەسەڵاتەکان پەرلەمان و حکوومەت و جەزگا چاودێریەکان و دەسەڵاتی دادوەری پێویستیان بە هەمانجی لەگەڵ یەکە چکە پرسە بە تاکید پێویستی بە کۆمەڵێکی نیشتیمانی گرنگەیە. خاڵێشکە هەیە مەسەلەی استراتیژی نیشتیمانی دژە گەندەڵی ماوەی ساڵنیەک و دەستەی دەستپاچی بە هاوکاری دەستگای وێستمینستەری بەریتانی و بە نوێنەراتی سەرجەم ناو دەستگاکان استراتیژیەکمان حاضر کرد بۆ دژایەتی گەندەڵی. ئەم ساڵ خۆشبەختانە لە 2/5 حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی خۆی ئیقراری کرد و لە واقعی کوردستان بڵاو بۆتەوە. چەند مالیش ئێمە پێشنیاری ڕسمیمان داوەتە حکوومەت بۆ ئەوەی لێژنەی باڵا دروست بکرێت بۆ سەرپێشتیکردنی جێبەجێکردنی و استراتیژیە.